نرخی عەزیەکی وا ئەچێتە سەر 2 ملیۆن دینارەوە. سڵاو لێ بێ چەند ڕۆژێکە عەزی بووشێک بۆ بە باس و خواسی سۆشیال میدیا مازیەک کە خۆ دیزاینە کردووە ئەمە چییە بیرۆکەی لە چیەوە هاتووە؟ بەخێر بن سڵاو لە ئێوەش ڕاستەکەی بۆ ماوەی چەند ڕۆژێکە لەمە پێش کە ئینفلۆنسەرێکی عێراقی بە ناوی نور نەمیر درێسێکی ئێمەی پۆشی و دیزاینەکەی لەلایەن ئێمەوە بوو کە مای خۆشحاڵیە من زۆر دڵخۆش بووم ببینینی چونکە ئەم کچە سەرەتا یەکەم ئینفلۆنسەر نییە کە ئێمە کارمان لەگەڵا کرد بێسا زۆربەی ئینفلۆنسەر و بەناوبانگەکانی عێراق ئێمە بە خۆشحاڵیەوە ئیشمان بۆ کردوون و دیزاینمان بۆ کردوون و حەزیان کردو ئێمە لە ڕۆژە تایبەتەکانیانە دیزاینەکان لەلایەن ئێمەوە بێ. نورنەمیریش بۆ ماوەی 2 مانگ پێشێستا لە مانگی هەشتا بوو نزیکەی کۆنتاکتی لەگەڵا کردین وتی حەزەکەم دیزایانی درێسەکەم لەلایەن ئێوە بێت و بیرۆکەی حەفلەکەی بۆ باسکردین ئاهەنگەکەم چۆنە بێت و لە چیەوە بیرۆکەکەم بۆ هاتووە چونکە ئەم کچە خۆی ئارتیستە ینی هونەرمەندە و شێوەکارە. ئێمەش سەرەتا بۆ ئێمەش لەگەڵ بیرۆکەکەیە تۆزێک جیاوازیەکی تیا بوو چونکە زۆر کەم کچمانە ئەگەر توانین بڵین نەمان بینیوە بەو شێوەیە تۆزە ترسمان هەبوو لێی بەڵام ئێمەش هاوکاری بووین یارمەتیماننا و ئەو بیرۆکانی کە خۆی بۆی باسەکردین ئێمەش یارمەتیمانە تەنانەت لە شێوازی قژ و مەیکەپ و گوڵی دەستەکەی و هەروەها ئەو ثیم و دیزایانی حەفلەکەی بۆی ئەناردینەوە لەگەڵمانە بۆ ڕۆژ بە ڕۆژ ئێمە تەنانەت پێمانەوت ئەمە دابنێ بەلای ئێمە جوانە ئەمە دامنێ باش حەفلەکەت بە شێوەیەک دەرنەچێت لە ستایلی خۆی لابە کچەکە زۆر کەسێکی لەسەرخۆ هێمن و عاقڵ بوو زۆر گوێی لە ئێمە گرت و زۆر ڕای منی بەلاوە گرنگ بوو تەنانەت لە کاتی پراوەکە ئێمە دیزاینەکەی شتێکمان بۆ دانا لە کاتی پراوەکەی کۆمەڵشتمان گۆڕی بە خۆشحاڵیەوە زۆر بەلایەوە جوان بوو منیش پێم خۆشە چونکە کە گوێی لێگرتم هەستم کرد درێسەکەی جوانتر بوو بۆیە ئێمە دوای ئازیەکەمان بۆ تەواو کرد ئیتر ئەو کاردانەوەی هەبوو بەڵام بە خۆشبەختانەوە ئەتوانم بڵێم کە بەو شێوەیە بوو کە ئێمە تقریبەن چاوەڕێمانە کرد. ئەمە چەندێکی پێچوو دیزاینکردن و دوورینەکەی درێسەکەی سادە بوو وەکو بزانین و درێسی سادە وەکو درێسی ئەوە نییە کە زۆر ئیشی تیاکراوە چونکە لەبەرەوەی درێسی سادە دیزاینەکەی ئەبێ بەو شێوەیە بیکەی کە بە سادەیەکەی جوان دەرچێت. دیزاینەکەی وەکو پێم وتی لە مانگی هەشتەوە کۆنتاکتی کرد لەگەڵمانە لەگەڵ یا بەردەوامووین چونکە ئێمە هەرتەنەها دیزاینی درێسەکەی نەبوو زۆر شتی کەش هەبوو لەگەڵ یا ڕۆیشتین بەڵام عەزیەکە خۆی نزیکەی مانگێک ئیشکردنی لەسەر کرابوو و هات بۆ ئێرە پراوەی کرد دوای پراوەکەی بۆمان تەواو کرد و بۆمان ناردەوە. نرخەکەی چەندێ بوو؟ پێم باشە نرخەکەی باز نەکەین بەوەی زاوای داماویش تۆز حسابی خۆی بکە نرخەکانمان ئەگۆڕێن بە پێی عەزیەکان ئەگۆڕێ لە عەزیەکەەوە بۆ عەزیەکی تر بەڵام نرخەکەی کەم نەبوو بەس پێم باشە باز نەکرێ نزیکی $10,000 نەبوو؟ نانە $10,000 زۆرە خۆی زۆر نییە بۆ عەزیەکانش کە لەبەرەوەی سەراحەتت پێ بڵێم ئێمە عەزیەکان با دەستێکین هەمووی ئیشی دەستە تەنانەت لە دانوشتانەوەکانیشا بەدەست و بە تەکنیکی فەڕەنسی ئەیکەین ئێمە کاتی ئەوێ وەختی ئەوێ و قماشەکانیش کە هەڵی ئەبژێرین هەمووی کوالیتی بەرسە بەڵام نرخی عەزیەکی وا ئەچێتە سەر 2 ملیۆن دینارەوە. خۆ بە گرانتر دانابوو تاسە گرانترین عەزیکە دووری بێتێ بای چەند بۆ؟ عەزیەکانمان لە ڕووی گرانی و نەڵووی نرخەکەی مەعزی هەرزانیشمان هەیە بەڵام هەرزانەکە چۆنە؟ هەرزانەکەی چەندێکە گرانەکەی چەندێکە؟ ئێمە عەزی لە تقریبەن لە 500,000 کەمتر هەمانە و لەسەر و $5,000 هەمانە بە پێی ئیشەکەیەتی و بە پێی ئەو مەسروفاتی کە تیایەکەین عەزی وا هەیە نەبێتە مبالەغا بەڵام 2 هەفتە و نیو 3 هەفتە ئەبێت 5 کەس بە بەردەوامی بۆ ماوەی 9 ساعت ئیشی تیا بکە یعنی تۆ ئەگەر حسابی بەس حەقی ئەوانە بکەی سەر $2,000 حەقەکەی ئەکەوێ ینی بۆیە
ئیش بەپێی ئیش فەرقەکات بۆیە زۆر کەس کەوازانەی نرخی عزیەکە ئەوە نیە تەنهای تر هەر نرخی عزیەکەیە بەڵێ بەڵام بەهۆی ئیشەکەی و دیزینەکەیەوە ئەگۆڕێت بەڵام من دایمە ئەڵێم دایمە بە هەموو کەسێکیشم وتووە نرخی عزیەکانی ئێمە لە چاو ئەو ئیشی کە تایە ئەکرێ کەمە.